سڵۆتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی خەڵکی شاری سەوڵاوە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحات لە سێدارەدانی 16 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی، ناڕزایەتی کرێکارانی شرکەتی خزمەتگوزاریە هەواییەکانی فڕۆکەخانەی مەهراباد، گیانەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە ئێران و پەسەندکرانی حوکمی سێدارەی سێ بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شەیبانی ئەهواز. دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی خەڵکی شاری سۆڵاوە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتەوە. ڕۆژی پێنجشەممە 22 خەزەڵوەر دوو هاوڵاتی خەڵکی شاری سۆڵاوە لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ئەو شارەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازرانەوە. بەپێی راپۆرتەکان کاتژمێر 3 بەیانی دوو هاوڵاتی خەڵکی گوندی سڵێن سەر بە شاری سۆڵاوە بە ناوەکانی یاسر ئەدوایی و سەلمان ئەدوایی لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیسلاحاتی ئەو شارەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسیان دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو دوو هاوڵاتیە کە خاوەنی چێشتخانەی قەڵواز لە ناوچەی گەشتیاری هەورامانن بەبێ بەڵگەی قەزایی و بە تودوتیژیەوە دەست بەسەر کراون. شانی باسا سرە ڕای بەدوەداچوونی بنەماڵی ئەو دوو هاوڵاتیە لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دوو بەندکراوە و هەروەها ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵیان زانیاریەک لەبەردەستانیە. لە سێدارەدانی 16 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا 16 بەندکراو بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی ئەعدام کران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 بەندکراو بەناوەکانی عادڵ جەنگجوو، عەبدوڕەحمان حەبیبی، حاجی نەبیزادە، ڕەزا گەرایی و مهران حەقپەنا لە زیندانەکانی وەرمێ، مەهاباد و بێهبەهان لە سێدارەدران. هەروەها 11 بەندکراوی دیکە بەناوەکانی ئەحمەد نەوابی، عەباس بەیگی، مزەفەر ڕەحمانپەنا، سالار شەمسوڵڵاهی، سۆران ئەمینی، داود سەف، نەوید موسەوی، کاویار خدری، دیما فەرامەرزی، یاسین ئێلاهی و بەهادۆر ڕەفیعی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی عادڵابادی شیراز، یاسوج، نەیشابوور، زەنجان، بۆکان، مەهاباد و ئەلی گودەرز ئیعدام کراون. ناڕزایەتی کرێکارانی شەرکەتی خزمەتگوزاریە هەواییەکانی فڕۆکەخانەی مەهراباد. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شرکەتی خزمەتگوزاریە هەواییەکانی سامان لە فڕۆکەخانەی مەهرابادی تاران دژ بە پێنەزانی هاغدەستە دۆخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. کرێکارانی ناڕازی ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی هاغدەستە دۆخراوەکانیان لەلایەن بەرپرسانەوە دۆخی ژیانیان لە خراپیزایە و خوازیاری بەرزکردنەوەی هەستی هاغدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئیمکاناتی ڕەفاهی، پێدانی هەغدەست و مەزایە دواخراوەکان، بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانی کرێکاران و هەروەها تەزمینی ئەمنیەتی پیشەیی بوون. گیانەدەستان و برینداربوونی سێ کرێکار لە ئێران. ڕۆژی هەینی 23 خەزەڵوەری 1404 هەتاوی سێ کرێکاری شاغەڵ لە شارەداری تەورێز و کانگەی مەسی ڕەمێشک بەهۆی بایەخنەدانی بەرپرسان بە ئیمنی شوێنی کاری کرێکاران تووشی ڕوودا بوون و دوو کرێکار گیانیان لەدەستا. بەپێی راپۆرسەکان دوو کرێکاری شاغەڵ لە کانگەی مەسی ڕەمێشک لە شارستانی قەلعەگەنج سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان بەهۆی هەڵدێرانی کامیۆنێک تووشی ڕوودا بوون و کرێکارێک بە ناسناوی عەلی لۆهرابی پاش گەیاندنی بە نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستا. هاوکات کرێکارێکی دیکە شاغەڵ لە شارەداری شاری تەورێز بەهۆی کارەباگرتووی دەست بە جێگیانی لەدەستاوە. مانگرتنی دوو بەندکراوی بریتانیایی لە زیندانەکانی ڕژیم.
بەپێی راپۆرسەکان دوو بەندکراوی بریتانیایی بەناوەکانی گریک و لێندزی فۆرمان دژ بە ناڕوونی ڕەوەندی دۆسیەکەیان مانیان لە خواردن گرتووە. ئەو دوو شارۆمەندە بریتانیایە مانگی بەفرامباری ساڵی ڕابردوو کاتی سەفەری دەوری دنیا و گەیشتنیان بە شاری کرمان لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیارە ڕاگوێزران. پاشان ئەو دوو دەست بەسەرکراوە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی سیخۆڕی ڕەوانەی بەندیخانەکانی کۆماری ئیسلامی کران. شایانی باستا بنەماڵەیە ئەو دوو بەندکراوە چەندان جار خوازیاری ڕوونکردنەوەی دۆخی تەندروستی و دۆسیەی ئەو دوو کەسە بوون، بەڵام تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە هیچ ڕوونکردنەوەیەک بڵاو نەکراوەتەوە. دەست بەسەرکران و ئەشکەنجەدانی هاوڵاتیەکی بەلووج لە شاری زاهیدان. بەپێی راپۆرتەکان عەلی ڕەزا قەنبەرزەهی گۆرگیچ هاوڵاتی خەڵکی شاری زاهیدان پاش هەفتەیەک ئەشکەنجە لە گرتوخانەکانی ئیدارەی دەسەڵات ڕەوانەی بەندیخانەی ناوەندیە و شارەکرا. ناوبراو ڕۆژی چوارشەممە 14 گەلاوێژی ئەمساڵ لە گوندی نۆکچاه سەر بە شاری زاهیدان لەلایەن هێزەکانی ئیدارەی دەسەڵاتەوە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانیەوە ناوەندەکرا. بە وسەی سەرچاوەکانی هەواڵ دەست بەسەرکرانی ئەو هاوڵاتیە بە مەبەستی گوشار بۆ سەر بنەماڵەکەی و براکەی کە بەندکراوە ئەنجامدراوە و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە هۆکاری بەندکران یان ئەو تۆمەتانەی خراوەتە پاڵی زانیاریەک لە بەردەستانیە. دووە هەواڵ پەسەندکرانی حکمی سێدارەی سێ بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شەیبانی ئەهواز. ڕۆژی هەینی 23 خەزەڵوەری 1404 هەتاوی حکمی سێدارەی سێ بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی شەیبانی ئەهواز پاش چەند مانگ ناڕوونی چارەنووس و ئەشکەنجەدرانیان پەسەند کرا. ئەو سێ هاوڵاتیە بەناوەکانی فەرشاد ئاعتمادی فەر، مەسعود جامعی و عەلی ڕەزا مراتچی ڕێکەوتی بیسی پوشبەڕی ئەمساڵ لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی ئەهوازەوە بە تۆمەتی ئەفسادۆ فیل ئەرز ئەنجامەتی لە یەکێک لە حزبە دژبەرەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی و تابلێغ دژ بە ڕژیم حکمی سێدارەیان بەسەردا سەپێنرا کە لە ئەنجامدا ڕۆژی ڕابردوو ئەو حکمە لەلایەن دادگای باڵای وڵاتەوە پەسەند کرا. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.